ئێمە چەندین ساڵە لێرەدا کاری ڕاوکردنی ماسی ئەنجام دەدەین و کارەکانمان زۆر باشە و بژێویکی بەردەوامان لێوەی دەست دەکەوێت. بەڵام مەترسیمان هەیە جارێکی تر ئەم کەرتە ببێتە قوربانی کەرتە بازرگانەکانی تر لە ڕێکەوتنی هاوبەشی چوونە دەرەوەی بەریتانیادا لە یەکێتی ئەوروپا و بەوەش توانای باشی کارەکانمان لەدەست بدەین. پێویستە بەریتانیا ئەو ئاست و سنوورە ئاویە دیاری بکات و چیتر ڕێگە بە کەشتەکانی یەکێتی ئەوروپا نەدرێت پێشێلکاری سنوورە ئاویەکانی بەریتانیا بۆ ڕاوکردنی ماسی بکەن، چونکە بۆ چەندین ساڵە کەشتێ دەریایەکانی یەکێتی ئەوروپا لەو سنوورانەدا ڕاوی ماسی و زیندەوەرە ئاویەکان دەکەن و دووبارە دەبێت لە پاش جیاببوونەوە سەروەریەکەی بۆ بەریتانیا بگەڕێنرێتەوە. ڕەنگە پرسی ڕاوکردنی ماسی و سنوورە ئاویەکانی ئەنجامدانی ئەو کارە گرنگترین بربەست بێت لە بەردەم بە ئەنجامگەیاندنی ڕێکەوتنی هاوبەشی نێوان بەریتانیا و ئەوروپا. ئایا دەتوانین سەروەری سنوورە ئاویەکانمان بەدەست بهێنینەوە؟ ئەوە دەبێت شەڕی بۆ بکەین و ڕێگە بە خۆمان بدەین چۆن هەندێک وڵات لە دەرەوەی سنوورە ئاویەکانیان ناوچەی پارێزراویان بۆ کاری ڕاوەماسی هەیە، بە هەمان شێوە ئێمەش هەمان بێت. لە مێژوویەکی کۆنەوە کەشتی ئەوروپیەکان لەو سنوورە ئاویانەدا ڕاوی ماسییان ئەنجام داوە، هەتاوەکو پێش زیاتر لە 1000 ساڵیش لەمەوبەر چەتەکانی دەریا بەناو ئەو سنوورە ئاویانەدا گەڕاون و ڕاوی ماسییان کردووە. ئێستاش بۆ بەریتانیا نابێت وەک تاکە وڵات دەست بەسەر ئەو ناوچانەدا بگرێت لە کاتێکدا بەریتانیا ڕژەی سەدا هەفتەی بەرهەمی ئەو ڕاوی دەیکەن بۆ ڕاوانی بازاڕەکانی ئەوروپای دەکەن. ڕەنگە سەرۆکوەزیرانی بەریتانیا پێداگیری بکات لە دەستبەردار نەبوونی پرسی ڕاوکردنی ماسی، بەڵام ئەی چی دەربارەی پیشەسازی ئۆتۆمبیل یان پترۆکیمیاوی کە بەتەنها بەهاکەیان 20 هێندەی بەهای دارایی ڕاوەماسیە. کاتێکی یەکێتی ئەوروپا دەیەوێت لە کەرتێکدا باڵادەستی هەبێت، دەبێت بەریتانیا ئەوەی لە یاد بێت کە لە کەرتەکانی تردا چەندین هەلی کار لەدەست دەدات ئەگەر سازشی لەسەر نەکات. دەبێت بزانین لە پرسی جیاببوونەوەی بەریتانیادا لایەنی یەکێتی ئەوروپا کارتی فشاری بەهێزتریان پێیە و بەریتانیاش ناتوانێت سەرجەمی ئەوانەی خواستی دەکات دەستی بکەوێت.